کەناڵی کورتسات و بە تایبەتیش خات و شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق هەمیشە پاڵپشتی هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان بوون. بە نوێنەرایەتی خات و شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق تیمێکی هونەری دەستگای میدیای کورتسات لە چوارچێوەی پاڵپشتەکانی خانمی یەکەمی عێراق و پاڵپشتیکردنی کای هونەر و هونەرمەندان سەردانی چەندین هونەرمەند و خانەوادەی هونەرمەندانی کۆچ کردویان کرد. سەرەتا بە خێراتنی کەناڵی کورتساتەکەم سوپاسیانەکەم هەموو کاتێ لەگەڵمانە بوون لە خۆشی و ناخۆشیە هەموو کاتێ ئێمان بەسەر کردوتەوە بە خێراتنیانەکەم زۆر سوپاس. هەموو کاتێ کورتسات دەرگای کراوە بووە و هەمیشە بە ماڵی خۆی زانیوە هەموو کاتێ حەزی کرد بەرهەمەکانی کەناڵی کورتساتەوە پەخش بکرێ و دەستخۆشیان لێکەین. دەستان خۆش بێ یاخوا بەخێر بێن خۆشحاڵم کە ئەتان بینم لێرە و لە لای من و لە ماڵی من ئەمە خۆی لە خۆیەوە گەورەییە بۆ کورتسات گەورەییە بۆ کاربەدەستانی کەناڵی کورتسات. کەناڵی کورتسات چرای هەموو ماڵێکە هیچ ماڵێک نییە تحمل بکات بەبێ کورتسات. ئەو خزمەتەی لە بیدایەتەوە کورتسات بە خەڵکی کردووە زمانمان ئیتر بە ناوی کەناڵی کورتسات پژاوە. من زۆر سوپاسی یەک بە یەکی کارمەندانی کەناڵەکە ئەەکەم سوپاسی سەرپەرشتیاری کەناڵی کورتساتەکەم بەڕاستی کەناڵێکە ئێمە هەموو یەکێکمان کردومانە بە بەشێک لە ژیانمان هەر کەچیتە سەر تەلەڤیزۆنە تەوێ سەیری شتێ بکەیت ئەگەڕێتەوە بۆ کەناڵی کورتسات ئەگەر کورتسات نەبێ وابزانم ژیان قورسترە بێت. ئەجا بەڕاستی بە بۆنەی زیاتر دراماکان ئەو درامانەی کە کورتسات نمایشێکە من کوڕێکم هەیە زۆر حەزی بە مەسەلەی دراما و تەمسیل و شت نییە زۆر تۆڕابێکە سەیری فیلم و شتەکرێ بەڵام متابعەی کورتساتەکە لە بەرەوەی دووسێ جار ئەم دراما ئێرانەکانی بینیوە کە زۆر جوان بۆ و نازم ڕۆژهەڵاتی ئێرانیە یعنی ئەوی ژوای لێ هاتبوو پێم خۆش بوو کە ئەم بینی ئەگەڕا بە دوای کەناڵەکەی ئەی خستە سەر کورتسات. ئیتر ئەمە بەشێکە لە ژیانی هەریەکێکمان گومانی تیانی ئەو درامایانەی کە لە کورتسات کراوە دەقات باشتر و جوانتر و لە ڕووی کوالیەتی لە ڕووی دەرهێنان لە ڕووی هەموو لایەنە فەنیەک هونەریەکانی کە تایەتی باشترینە. من بۆ نمونە نزیکترین نمونە درامای باران بوو کە ئەم ساڵ ئیشمان تیا کرد لە کاتێک کە پێمیان بۆ دراماکە بدایەت حەزم نەئاکرد وتم ناتوانم نەخۆش بووم ناتوانم ونایکەم بەڵام دوایی کە نمایش کرا و بینیم ئەو دراما جوانە بەڕاستی لە کورتسات ئەو دەنگەیدایەوە هەرچی هەبوو ئێوارانەوێت کردە سەر کەناڵی کورتسات درامەکەی کورتساتت بینی بەڕاستی وای لێ هات وتم باش نەبوو ئیشەکەم کرد خەمی ئەوەم بوو ئەگەر نەم کردە بووە چەند خەفەتم بخواردایە لەبەرەوەی دیارە ئەو ئیشانەی کە لە کورتسات ئەکرێ دەقات باشترە لە درامای کەناڵەکانی تر. کەناڵەکانی تر جارێ پێش هەموو شتێک گلەییمان ئەوەیە کە بەڕاستی بێزار بووین لەم دراما تورکیانە بێزار بووین لەم درامایانەی کە کۆمەڵگە بەرە و لایەنی فەساد ئەبن. ئەوەی کە لە کورتسات ئێمە ئەیبینین شتێکی کۆمەڵایەتی جوان هەرچی درامای هەش بێ ئەگەر کوردیش نەبێ بەڵام کۆمەڵایەتیە بەڵام خزمەت ئەکا بەڵام لایەنە هونەریەکەیش جوانە لایەنە بەڕاستی نازانم منە من لە کورتسات ڕازیم. دوایەوە بیرمان نەچێ ئێوە گەنجن مناڵن لە بیرتان نییە من شانازێکی گەورە بە کورتساتەوە کەم لەبەرەوەی لە 2003 ئەو کاتێک کە
سەدامی درەندە لە ناوچوو من مرازێکم هەبوو خەنەبەندانێکم ئەهد کردبوو کە ئەبوایە کە سەدام بگیرەیان ئیتر ئەو شتە خراپانەی بەسەری هات ئەوە مرازی دەیان دایکی وەکو من و خوشکی وەکو من بوو کە شەهیدمانەیە ئەهدم کردبوو ئەگەر ئەوانەی بەسەر بێ ئەبێ من خەنەبەندانێ بکەم بەناو بازا بەدە سوپای خەنەوە بڕۆم هەرواشم کرد یەکەم کەناڵ گەیشتە سرم نازانم لەکوێوە کورسات وەک فریشتە هات ئەوەی تەسویر کرد و دوایی نمایش کرا و دەنگی دایەوە و لەبەرەوە من یادگارێکی زۆر جوانم لەگەڵ کورساتە هەیە کورسات یعنی کوردستان یعنی خەڵکی کوردستان